لە پێشهات و ڕووداوێکی جیاوازدا لە گەڕەکی سەلیم پیرکی سەر بە قەزای دەربەندی خان سەرەڕای ئەوەی ئەو گەڕەکە دێرینە تۆڕی ئاوی نیشتیمانیان نییە و هاوبەشی ئاو نین، بەڵام لەلایەن کۆمپانیایەک و بە ئاگاداری فەرمانگەی ئاوی قەزاکە پسوڵەی وەرگرتنی برەپارەی مانگانە بۆ گەڕەکەکە ڕۆیشتووە و بڕیاریش دراوە وەرگرتنی پارەی ئاو لەو گەڕەکە بەردەوامی هەبێت. ئەمەش نیگەرانی دانیشتوانی گەڕەکەکەی بەدوای خۆی داهێناوە و پێیان وایە ئەمەش جۆرێکی دیکەی کێشانەوەی پارەیە لە هاوڵاتیان لە بەرژەوەندی کۆمپانیاکان. سەرەڕای ئەوە کە شەبەکەی ئاومانێ و خۆمان داوامان کردووە هاتوون ئێستا کە دراوە بە کۆمپانیا کۆکردنەوەی داهاتی ئاو هاتوون داوای پارەی ئاوەکەن لە کاتێکا بە هیچ جۆرێکیش ناتوان پێوەری ئاو بۆ ئەم گەڕەکەش دابنن لەبەرەوەی شەبەکەی ئاومان نییە و ئەو خەڵک بە سوەندە خۆی ئاوی ڕاکێشاوە بە بۆری ئاوی ڕاکێشاوە کە هەر ماڵێک 400 بۆ 500 مەتر یان 200 مەتر بەلایانی کەمەوە بە بۆری ئاوی بۆ خۆی ڕاکێشاوە. وەڵا کێشە ئاوە کێشە ئاوە بە حساب ئەمە چەند جار ئەڵێ پرۆژە هاتوو ئەڵێ کاکە ئاوتان بۆ دەرچوو ئەو هیچ دیار نییە. ئەتن نازانم قەزێ چییە هیچ دیار نییە، کاتی دەنگدان تێن وعدەدەن و دوای دەنگدانیش هیچ نییە. یام ئەم بۆرەکە چییە؟ ئەگەر ئەمە دزی نەبێ ئەمە کلااوچی نەبێ ئەمە چییە؟ ئەمە دزیە. وەرە بڕۆ تەسویری سوەندەکان بکە ئەگەر مەسوولەکان و ئەگەر ماڵم گەور مەسوولەکان ئەویان قبول کرد بۆ خۆیان قەینا باوا بێت. ئەمە بۆ خۆشۆدنیش نابێم ئاوە ئەم ئاوە بۆ خۆشۆدنیش نابێم مەجبوریشین بۆ دەستمێژ و خۆشۆدن دەستمێژی لێ ئەگرین. ئەینا ئەم حکومەتە هەروە دزی پەروەدە بووە. پەیام بۆ بە دوواداچوونی زیاتر لەسەر هۆکاری وەرگرتنی پارەی ئاو لەو گەڕەکەی قەزاکە پەیوەندی بە بەڕێوبەری فەرمانگەی ئاوی دەربەندی خان و لێپرسراوی فەرمانگەی ئاوی دەوروبەری سلێمانی کرد، بەڵام هیچیان ئامادە نەبوون قسە لەسەر ئەو پرسە بکەن. لە ماوەی ڕابردوودا چەندین جا دەرخستە بۆ دانانی تۆڕی ئاو بۆ ئەم گەڕەکە کراوە و گوشمەی پرۆژەکەش بە 70 ملیۆن دینار خەملێراوە، بەڵام تا ئێستا ئەو پرۆژەیە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. ئەمەش لە کاتێکدایە بیری سەرەکی ئاوی دەربەندی خان تەنها چەند مەترێک لە گەڕەکی سەلیم پیرکەوە دوورە و کەچی ئەم گەڕەکە لەم وەرزی هاوینەدا بەهۆی نەبوونی ئاوە لە ڕەوشێکی ناهەمواردا ڕۆژەکانی ژیانیان بەسەر دەبن. گەڕەکی سەلیم پیرک بە یەکەمین گەڕێکی قەزای دەربەندی خاندا دەنرێت و قەزاکە لەسەر دەستی بنەماڵی سەلیم پیرک دروست کراوە و لە دوای ساڵی 2003ەوە گەڕەکەکە ئاوەدان کراوەتەوە، بەڵام تا ئێستا بەدەست نەبوون و کەمی خزمەت گوزاریە سەرەتاییەکانەوە دەناڵێنێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندی خان.